بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز. زۆرێک لە شۆفێرەکان کە بە شەقامەکاندا تێپەڕ بوون بۆ تەنها جارێکیش بوو بێت زۆرینەیان لەلایەن پۆلیسی هاتوچۆوە سزا دراون بە ڕێگەی جیاواز. بەڵام کەسانێکگەن کە زۆر دەگمەنن کە زۆرێک لە وێزگەکانی ژیانیان تەمەنێکی زۆریان بەڕێ کردو بەڵام تا ئێستا هیچ سزایەکی هاتوچۆیان بۆ نهاتۆتەوە. ئەمڕۆ لەم بەرنامەیەماندا لەم تەورەیەماندا پیاوێکی بەتەمەن کە تەمەنی 76 ساڵەوە نزیکەی 40 ساڵ شۆفێرە لە پارێزگای سلێمانی، بەڵام تا ئێستا لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانیەوە هیچ سزایەکی تۆمار نەکراوە. لەم فیچەرەدا بینەر مابن بۆی کە ئاگاداری وێزگەکانی ژیانی ئەم پیاوە بین و بزانین هۆکارەکەی چییە کە تا ئێستا هیچ سزایەکی هاتوچۆ نەدراوە. قربان جان حمرشي محمد محمود مواليد 1944 تقريبا 76 ام جارا كويستم اجازه دربينم بولني هاي بو سليماني كبولني هاي بو سليماني او رجا صدفه سرما بو دموزستان بو رشباب منی چوم تەرایی ما ئەوەڵ تەرایی دەرنەچووم، دووەم تەرایی وتی ئەم هەفتەیە هاتەوە مدیرەکە پێی وتم، وتی وەرەوە تەرایی بەرەوە، وتم بەڵێ باش. هەفتەی دووەم چوومەوە تەراییمە ئەلحەمدولیلا ناجێ بووم، کە ناجێ بووم تقریبا مدەتێکی پێچوو لەو مدەدا چوم سیارەیەکی کۆرۆنام کرد، کۆرۆناکە 20 ساڵ لەلام بوو، هەتاکو لين حكومتي كردي هاد وتي أمام موديالكي كونا يعني مديري برود وتي أو سارة أجر كون بي أبي بشكدي شهر إجازة ين دفتر بو حيوان بو كويستا دفتر بو برا بو إتر حموش تكيتيان وسرابو إتر سوار سيارة النبي هلك بجسر سيارة 3 متر 4 متر بمێنێ بۆ بینی سیارە و سیارە ئەبێ بۆستی. منیش تەطبیقم کرد ینی شورتەکانی ئەوەی کەتیان نووسرا بوو دەفتەر بوو پەڕەپەڕە بوو. دیومە 3 سیارە لە یەکی یاوە لەسەر پردی خەزرەوخا. 3 سیانە سیارەم ژماردووە یەک بە دوای یەکە لە یەکیان ناوە. بەس بەڵێ من خۆم لە دواوە لیان ناوم. ئەو سیارە لە دواوە لە منەدا منیش ئەکێشم بە زەختی سیارەکە ئەکێشم بە سیارەی چکا ماناوایە من دوو کەڕە زەرەرمەند دەبم، دوو کەڕە زەرەرمەند دەبم پێشەوە دوایشمەوە. ئەلحەمدولیلا حەجی ینی ئەو قایدەم وەرگرتووە لون نانیەم بە سیارەوە هەتاکو سیارەی لە دواوە لێم بە ینی خۆم کێشم بەو سیارە. خێراین بەڵێ خێراینی شەویش مشکلێ هەیە زودفە مەسەلا ئەو سیارە کە یەت سەریعە ئستۆپی بۆ ناگیرێ، ینی تایمی ئستۆپەکەی تەواو نییە، لە دوا کە ئستۆپی بۆ ناگیرێ خۆی چی لێیەکە خۆی بۆ ناگیرێتەوە کێشە بە سیارەی چکە. هەرە وەڵڵا ینی بینیومە خۆم بینیومە لەخوا بە زیابێ هەتاوەکو ئیستا یەک مخالیفەم نەکردووە، حەزیش ناکەم لە مخالیفە ئەو جادە چەندێ دوور بێ ئەچمە ئستدارەکە و پێشەکەم بۆ مخالیفە ناکەم. ئەلحەمدولیلا سەنەویم تازەیە ئینجازەکەم تازەیە يعني هيجي الحمد لله حريق بي مثلا بو كاتي بيويست
الحەمدوللا هیچ نوقسانێکم نییە. قوربانگیان زوو سیارە کەم بوو، ئێستا سیارەکە زۆر بووە. ئیمجارە حیشە ئیجازەی بۆکەن هەیە ئیجازە هەیە بە زەختی شانی خۆی دەری نایانێ. لەخوا بەزابێ الحەمدوللا دڵی هیچ ورێشم نەیەشانەوە لەخوا بەزابێ. یعنی ئەگەر زانیمە شوێنەکەی دوورالم کاکە فەرمو وەرەستەکەەوە با بڕۆین. ئەرە وەڵا بیناسم و نەیناسم ئەوە هینی منە. ئەرە وەڵا. قوربانگیان لە زمانەی حکوومەتا کە ئەو کۆرۆنایم هەبوو گرتمان بە سەورە جەنازەیەکیان چوون بۆ ماسکەر شوهەدا هەیە لە ڕێگای تەنجەرۆ. لەوێ تەماشام کرد هەرچەند محاولەم کرد وتی یابە ئینتەوەین شردت ملێژ یابە وتی ئاحنە ریت شیل جەنازە وتم وين وتی على بەغداد. چون سەرم کرد بۆ جەنازەیەکیانەمی مەمورێکی خستەکەم. مەمورێکی خستەکەم منیش تای سیارەکەم زاڵی بوو. هاتمە ماڵەوە چوار تایم دەرکرد جەنازەیەشی هەر بەسەرەوە. چوومە لای پەنچەرچی هەر چوار تایەکەم گۆڕی بە تازە. حەبلێکم هێنا لە ماڵەوە شەتەکم ما. ئەمە بوو بە سەعات 1:30 دوای نیوەڕۆ بۆ 2. پێم پیانە وەڵا بانگی مەغریب بەرامبەری گەڕاجی نازە مەخبەرێکی لێیە مەخبەرێکی لێ بوو. وتی یابە خەلین ودی المحل وتم یابە ئانی لابس کوردی و ڕقم ساعتی سلێمانیە ماک لە ئەوە دیگل المحل. کردم بە مەخبەرێکە وتم یاڵە نزل جەنازە مالتەک نەزل جەنازە مالتەک جەنازەکەم پێدا کرد. مفۆزێکی لێ بوو خەریک و قاپەکەی داخست لە ڕۆی بانگی مایەوە بانگی مەغریبیە. وتم یابە لێش دەتڵا وتي أروح البيت وتم تعال سوي لي كتاب عودة. أوسع كتابي عودة أنا وين بدينا توا كتابي عودة يبغى كردمو منيش درشو مدروا كدرشو مدروا إتا أو هذا الكسوكاري جنازك برديانو منيش أو شوي دارم نكل بغاء براسي به واسيتر داخل هوا هات ما سيترك وتي يابا أنت وين تطلع؟ ليش أنت ما تعرف مملوع؟ وتم بيتي هناك بالسعودية. وتي باشا روح بس لا دام ما قلت أنا أتى جبل حمرين هاتم بمديوا. إتلا واحد مو بكر مالي أمازون لكركوكا الأخوان أحمد آغا وتم قلت بخافيا كانوا تاكو 2 يورو تمر مسجد كوزا إليكم. قوربان سبێرم پێ حریقم پێ الحەمدوللا شتی کاملی پێ لەخوا بەزابێ هەموو شتێکم پێیە. ئەتوانێ ئێستامەوە هین جازم پێ تایە مەسەلا تای پێپڕەکەمەوە ئێستا حالیان مەوجودە. اینجا تاقمی پەنچەریم پێیە بەڵێ تووشی ڕووداوی هاتووشۆ بووم لە سەیتەرە لە بەکراجۆ نەفرم پێ بووە باران بووە شایستی ئیشارەتی سوور هەری کردۆ گڵۆپەکە. دوو مدیر دوو هینی شوتە وەستا مرور وەستاون لە دواوە کابراایك مۆزەفیە ئەمە پارەکە لێ بقەومە لە دواوە لیانە بەگلایت و دەعامیان کرد بە پارچە پارچە. وەڵای تر هاتمەوە بە گەڕاجی بەغداد چاکم کردەوە نەوەڵڵا هەردوو مرۆڤەکەش وەستا بوو ئیشارەتیش سوور بوو. وەڵی قوربان داوام ئەوەیە شۆفێران قەت پەلە نەکەن لە سیافەتە. یەکەم سیاقەت پەلەی کرد تووشی هەڵابی ئیمجا سوار سیارە نەبی بینی سیارە و بینی سیارەی خۆت 2 مەتر تا 3 مەتر بدێ ئەوەی لە دواوە سەریعە لێدا خۆش دەوێت بە سیارەیچکە لە دوو لاوە زەرە دەکەیت پێشەوە دواوە زەرە دەکەیت. یعنی دایمە بینی سیارە و سیارە 3 مەتر 4 مەتر ببێ باشتر ینی و مخالەفەش نەکەی لە جادا
مخالفە هیچ دەورێکی نییە مخالفەکەی ئینسان ئیحراز دەبێت ئینسان ئیحراز دەبێت هەم بۆ خۆشی ناخۆشە سیارە تووشی هەبێ دەعامەکرێ هین وایە لە لێ خوڕێ لە جادا دەستێکی بە سوکانەوەیە دەستێکی مۆبایلەکەوەیە ئینێتەم ناگوێیەوە ئەوە شتێکی زۆر غەڵەتە ینی جوان نییە بەڕاستی جوان نییە وڵایی قوربانگیان کە من ئیجازەکان پێیان سخەم بە خۆم نەکرداوێ ڕاستی بێ سەحەیەکە بوو لای پشتی ئەلۆکۆنەکەەوە لەوێ دایمە هەموو تقریبان 2 ساعت 3 ساعت خۆم مەشغوڵە کرد پێوە دەستی خۆم ڕاهێنا ئەم جاراتوان بمتوانە بچوومایەتە سەر جادە و ناوبازان نەمەتوانی هەتاکو ماهیر نەبووم نەچوومە سەر جادە سزاکێکی هەبوو بۆ ینی سزاکێکی هەبوو بۆ بەگی ژیا بوو ڕاستەوخۆ بڕشتایە ئەنجا بێ بۆ گیتانایە دوچی تایەتە بەگەکەوە سزاکەکە هەرەوەڵا